دۆستی ڕۆژنامەنووسان ئەمڕۆ دوا ڕۆژی داوامکردنی بوو خانەنشین کرا لەلایەکی تریشەوە پیاوێک بە پارەی زەکات خانووی دروست کرد بوو بەڵام بە شۆفڵ بۆیان ڕووخانەمانەوە چەناوەڵێکی دیکەم بۆیانەوە. سڵاوتان لێبێت وەک دەڵێن جادەکە بەو لێژیە و شۆفێریش بەو تیژە نەتیجەکەی هەر ئەوە دەبێت کە کامێرای تۆمارکردنی تیژڕەوی فلاش لێ دەدات و سەرپێچی لەسەر سەرپێچی تۆمار بکات. ئەوە چیرۆکی کامێرا جێگرەوەکەی دەواازەی خەلیفانە کە بووە بە مۆتەکەی شۆفێران. بابەتەکە ئەوەیە کاتێک لە جوورساییدی سپیلیکەوە بەرەو خەلیفان دەڕۆیت لا دەواازەی قەزاکە کامێرایەکی تۆمارکردنی تێژڕەوی ون پوینت دانراوە. خێرایی ڕێگەکە 60 کیلومتر لە کاتژمێرێکدا بەڵام بەهۆی لێژی شەقامەکە کامێراکە ڕۆژانە زۆرترین سەرپێچی تۆمار دەکات بە تایبەت بۆ کەسانی شارەزای ڕێگەکەنین. ئەمڕۆ پامنێری 964 بۆ ماوەی 10 خولەک لای کامێراکە وەستا لەو ماوەیەدا کامێراکە 4 سەرپێچی تیژڕەوی شۆفێرانی تۆمار کرد. شۆفێرانیش داوا دەکەن خێرایی لەو ڕێگەیە لە 60ەوە بۆ 80 کیلومتر لە کاتژمێرێکدا بەرز بکرێتەوە. دوای 20 ساڵ خزمەتکردن لە سلکی پۆلیس ئەمڕۆ یەکێک لە دۆست و نزیکی ڕۆژنامەنووسان خانەنشین بوو کە ئەویش ڕایت سەرکەوت ئەحمەد وتەپێژی پۆلیسی سلێمانیە. سەرکەوت ئەحمەد بەوە ناسرا بوو کە دۆست و هاوڕێی ڕۆژنامەنووسان بوو چونکە هەر کاتێک ڕۆژنامەنووسان تەلەفۆنیان بۆ دەکرد زانیاری پێدەدان لەبارەی ڕووداوەکانەوە. ئەمڕۆ لە مەراسمی خانەنشینکردنەکەی دیلار محەممەدی پامنێرمان چووە لای سەرکەوت ئەحمەد و پێی وت گردنم ئازاد بکە زۆر جار بۆ لێدوان لە نیوە شەودا خەبەرم کردویتەوە. ئەوی شوتی زۆر ئاساییە و هەموو ڕۆژنامەنووسان برای منن. هەر ڕۆژنامەنووسان نا بەڕێوەبەری پۆلیسی سلێمانی شوتی پۆلیسی سلێمانی خۆی بە قەرزداری ئەرک و خزمەتەکانی سەرکەوت ئەحمەد دەزانێت. ئەم ساڵ سزادراوی چاکسازی گەورانی هەولێر لە زانکۆی نۆڵج وەردەگیرێن. کەسانێکیش هەن لە خرت و خۆڕا واز لە مەکتەب دێنن و ناخوێنن. بە پێی ڕێکەوتنێکی نێوان وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی لەگەڵ زانکۆی نۆڵج ئەم ساڵ سزادراو لەو زانکۆی وەردەگیرێن و ڕێکەوتنەکە ساڵانی داهاتووش کاری پێدەکرێت. چاکسازەکانی هەرێم زۆر باش کەوتونەتە خۆ. لەلایەک ژمارەیەک لە سزادراوەکانیان لە زانکۆ وەردەگیرێن لایەکی تریش 638 سزادراوی تر خەریکی خوێندنن. هەر لەو ڕۆژانەشێکێکیان بڕوانامەی دکتۆرای بەدەستێنا جاوەک دەڵێن زیندانی قیمەتی ئازادی دەزانێت. ئەوان لە کونجی تاریکیەوە بە خوێندن داهاتوویان ڕۆشن دەکەنەوە. کەچی کەسانێک لە دەرەوە لەو بەهایەتێ ناگەن و واز لە خوێندن دەهێنن. بە زەکات و سەرفترەی خەڵکی خێرخواست چەند دیوارێکی پێکەوە نا بەڵام لیژنەی زیادەڕۆیی کەرکووک شۆفڵی ناردەسەر و بە 5 خولەک تێک و پێکیاندا. ئەمە دیمەنی ڕووخاوی خانووی هاوڵاتێکی کوردی کەرکووکە کە پێشەوەی تەواو بێت لیژنەی زیادەڕۆیی لیان ڕووخان دەشڵێت بە قەرز و قۆڵە و زەکات و سەرفترەی خەڵک دروستی کردووە. یەمن عەبدوڕەحمان خاوەن خانووەکە قسەی بۆ مایکی 964 کردەوە دەڵێت هەر چواردەوری من خانووە و دراوسەکانم ژمارەیەکیان عەرەبن و ئێستا ئیش دەکەن و خانوو دروست دەکەن بەڵام لە چاوە مویان هاتوون خانووی منیان ڕووخاندووە. ئەو هاوڵاتیە دانی نابەوەی کە خانووەکەی زیادەڕۆییە بەڵام وەکوتی خۆ بەتەنیا خانووی من زیادەڕۆیی نییە دەوروبەرم هەمووی زیادەڕۆییە ئەی بۆچی بەتەنیایی من دەڕوخێنن. لای خۆیەوە سەلمان ئەحمەد سەرۆکی لیژنەی زیادەڕۆیی بە 964 وت ئەو خانوانەی لەو شوێنە دروست دەکرێن زیادەڕۆین و نزیکن لە سیاجی فڕۆکەخانەی کەرکووک. کاتێکیش لیژەکانمان دەچنە شوێنەکان ناپرسن کووردە یان عەرەب و تورکوبان زیادەڕۆ بێت دەیڕوخێنن. سەرشاراتێکەشم بۆ هەواڵێکی دیکە کە ئامارە و ئامارەکەش لە ڕووی تەندروستیەوە مەترسی دارە لە ڕاستیە 87 حاڵەتی توشبوون بە ئایدز لەم ساڵدا تۆمار کراون. ئێوە دەزانن ئەمڕۆیەکی 12 بوو ئاماری 11 مانگی ئەم ساڵ 2025 وەرگیراوە 87 حاڵەت لە هەرێمی کوردستانە تووشی نەخۆشی کوشندەی ئایدز بوون. لەو 87 حاڵەتە 64یان ئەوەی کە وەزارەتی تەندروستی ئاماژەی پێکردووە کەسانی بیانی بوون کە لە هەرێمی کوردستان نیشتەجێن 23 حاڵەتیشیان هەر دانیشتوو و کوردی هەرێمی کوردستان و لە شارەکان هەرێمی کوردستان نیشتەجێن. ئێستا ئەم 87 حاڵەتە لەژێر چاودێری پزیشک و ڕێنمایی پزیشکدان و بۆ ئەوەی کە ڤایرۆسی HIV ڤایرۆسی ئایدس تێپەڕێن ئەوش خراوەتە ڕوو
کە لە ماوەی 11 مانگی ڕابردووی ئەم ساڵدا نزیکەی 69306 پشکنینی HIV واتە ئایدس لە نەخۆشخانەکانی هەرێمی کوردستان کراوە. ئاماژە بەوە کراوە ئێستا بە ڕێژەیەکی کەمتر بەو نەخۆشیە خەڵک لە جیهاندا هەرچەندە دەرمانێکی تەواو ئەوەی بڕەری بۆ نەدۆزراوەتەوە، بەڵام ڤایرۆسەکە جۆرێک لە ڤاکسینی بۆ پەیدا بووە کە دەدرێت بە هەڵگری ڤایرۆسەکە، ئەوە جۆرێک لە چارەسەری بۆ دەکات. کەمبوونەوەی لە ١40 توشبووان ئەوەش ڕاگەیەنراوە و ئەوەشی کە لە ڕۆژی جیهانی ئایدزە ئەمڕۆ ڕۆژی جیهانی ئایدز بوو، ئەوە ڕاگەیەنرا کە ئەم حاڵەتانە لە هەرێمی کوردستانە هەیە بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو، کاتێکی شات بۆ هەموو لایەک.